سڵاوتان لێ بێوم کاتتان باش بەیوام زۆر باش بن دڵخۆشم لە بەرنامەیەکی نوێ و بابەتێکی نوێ لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵ ئێوە لەگەڵتانم بەرنامەکەی ئەمڕۆمان و بابەتەکەی ئەمڕۆمان دەربارەی سۆشیال میدیایە. سۆشیال میدیا زۆربەی هاوڕێیانمان بەکارهێنن بۆ سێرکردنی ڤیدیۆیە بێت یاخود بۆ یاریکردن بێ، بۆیە ئەمڕۆ بە گرنگم زانی کە ئامۆژگاری هاوڕێکانم کەم پێیان بڵێم چۆن بە شێوەیەکی تەندروست بتوانن بەکاری بێنن بۆی کە زیان بە چاوەکانیان و بە تەندروستیان نەگەێنێت. لەگەڵمان نابن تا کۆتایی ئەم بەرنامەیە بزانن کە چۆن گفتوگۆکەین بابەتەکەمان بەرەوکیەوە ئەڕوات. سڵاوتان لێبێت، چۆنن؟ یاخوا باش بن. دڵخۆشم کە ئەمڕۆ ئێوەم لەگەڵایە. پێم بڵێن ئێوەش دڵخۆشن؟ زۆر باشە. ئەنجا پێمان خۆشە بێت من و بینەرانیش کە بزانین ناوتان چییە، چەند ساڵن، لەکوێ لەگەڵمانان، خۆتان بناسێنن. با لەم هاوڕێمانەوە دەست پێ بکەین. مایکەکە وەرگرا. مناو بوار لە پۆلی چوارەی ناڕەتیم لە مەکتەبی مەولانە خالید. بەخێراتی بوار، دڵخۆشم کامڕۆ لەگەڵمانای. مایکەکە بێ بە هاوڕێکی تەنیشتمان. ناوم گوڵەیە لە مەکتەبی چیای بنەڕەتیم. بەخێراتی گوڵێ. پۆلیسیت؟ ئەتەمەن درێژ بیت. لە قوتابخانە باشی؟ بەڵێ. هەر بژیت. باشە گوڵێ، مایکەکە بێ بە هاوڕێکەی دواترت. ئەم کاتتان باش، من ناوم ئیرەم عەتایە، تەمەنم 10 ساڵە، لە مەکتەبی لیدەرسس پرایڤەت سکوڵم. زۆر دڵخۆشم کە لەم پرۆگرامەدا بەشدار دەبم. ئێمەش زۆر دڵخۆشین. بەخێر هاتی. مایکەکە بێ بە هاوڕێکەی تەنیشتە. من ناوم ژەنیار فەرمانە، 10 ساڵم، لە مەکتەبی مەولانە خالیدی بنەڕەتی دەخوێنم. بەخێراتی ژەنیار. خۆشحاڵ بووم جا با بزانین هاوڕێکانی ترمان ناویان چیە و چەند ساڵن. سڵاو، من ناوم ئاسانە، ئاسان ڕزگار، لە پۆلی پێنجام 11 ساڵیشم. تەمەن درێژ بێ ئاسان. بەخێر هاتی. ئەی تۆ؟ سڵاو، من ناوم شایانە، لە پۆلی چوارەم دەخوێنم لە قوتابخانەی تاسوجێی بنەڕەتی. بەخێراتی شایانگیان. زۆر خۆشحاڵ بووم کە ئێمە بەتوانی زۆر بەڵادم. خۆشحاڵ بووین. مایکەکە بێ بە هاوڕێکەی ترمان دەستخۆش. سڵاو، من ناوم ڕەوێن کاوەی لە مەکتەبی مەولانە خالیدی بنەڕەتی. بەخێر هاتی ڕەوێنگیان. خۆشحاڵ بووین. بابزانین کۆتا هاوڕێمان سڵاو، من ناوم زەنە محەممەدە، لە پۆلی پێنجی بنەڕەتی خوێنم و لە قوتابخانەی چیای بنەڕەتیم. بەخێراتی زەنێگیان. خۆشحاڵ بووین. زۆر باشە. ئێستا من زانیم کە ئێوە ناوتان چییە و چەند ساڵن و دەسەکەین بە بەرنامەکەمان و پرۆگرامەکەمان. بەرنامەکەی ئەمڕۆمان دەربارەی سۆشیال میدیایە. چەند کەس لە ئێوە سۆشیال میدیا بەکارهێنێ با دەست هەڵبڕێ. باشە. تۆ دوو دڵی ئاسان لەوەی کە دەست هەڵبڕی دەست هەڵ نەبڕی بەکارهێنی؟ باشە. ئەی پێم بڵێن چەند کەس لە ئێوە مۆبایلی خۆی هەیە؟ زۆر باشە. ئەنجا ئەمڕۆ باسی خراپەکانی سۆشیال میدیاکەین. هەرچەنە سۆشیال میدیا کۆمەڵێک سوودیشی هەیە کە ئەتوانین ئێمە سوودی لێ ببینین، بەڵام زیاتر پێم خۆشە کە باسی خراپەکان بکەین چونکە زۆرێک لە ئێوە کاتێکی زۆر بە سۆشیال میدیا بەسەرە بن. ئەنجا با لە کێوە دەست بکەین؟ مایکەکە لە یەکیەیە؟ باشە. ژەنێ؟ بەڵێ. ژەنیار. پێمان بڵێ تۆ ڕۆژی چەند کاتژمێر؟ نزیکەی 2 ساعات بۆ 3 ساعات بەکار. 2 ساعات بۆ 3 ساعات بەکارێنیت. باش. خۆت کات بۆ خۆت دانێ یا خۆت ماڵەوەتان؟ خۆم کات بۆ خۆم دانێ. باش. ئێمە کە ئاڕۆینە ناو دنیای سۆشیال میدیا و ئاگامان لە خۆمان نامێنێت، لەوانەیە ڕەنگە بڵێن سەعاتێک بەکارێنین بەس دوای سێرەکەین 4 ساعاتێ ئێمە خەریکی سێرکردنی ڤیدیۆین. جا بۆ ئەوەی کە ئاگامان لەو کاتە بێ بەڕای تۆ بێ چی بکەین؟ دەبێت کات بۆ ئێستا تۆ خۆت کە ئەڵێ من کات دانێم واتە ئەخەیتە سەر جەڕەسێک بێت یان بەدایک تەڵێ ئاگادارە کاتەوە یان چۆن؟ بۆ نمونە ئێستا من هەنێ جارجەڕەسێک دانێم کە جەڕەسەکە لە یاریەکەم و واز لە سۆشیال میدیا دەهێنم. هەر بژیت. ئەی یاریەکانی تر کە بەدەر لە سۆشیال میدیایەکەی چین؟ وەڵا تۆپی پێ دەکەم، یاری سیارە لەگەڵ براکەشمەکەم. هەر بژیت. باشە پێم بڵە کامیان خۆشترە یاریکردن بە
شتە ڕاستیەکان کە ئێمە توانین دەستیان لێبین و ڕابکەین و چێژی لێبینین یاخود لە دنیایەکە کە تەنها شاشێ لە ژیانی ڕاستیا خۆشترە لە ژیانی چونکە چێژی زیاتری لەوەرە چێژی زیاتریە کاتە تۆ کە تۆپتۆپێنەکەی لەگەڵ براکەتە بەو شێوەیە خۆشترە یاخود بەکارهێنانی مۆبایل لە ڕێگەی مۆبایلەکە تۆ یاری بکەیت بە شێوەی ڕاستەقینەوە خۆشترە هەر بژیت پێم خۆشە دەست خۆش کەواتە ئەم هاوڕێمان ڕۆژی 4 ساعت مۆبایل بەکارهێنێت و خۆشی کاتی بۆ خۆی داناوە اینجا با بڕۆینە لای هاوڕێکەی تەنیشتی ئیرەم تۆ ڕۆژی چەند ساعت بەکارێنی و سێری چیشەکەی پێم خۆشە ئەو پرسیارە لە هەمووتان کەم باش من ئایپاد بەکارهێنم 1 بۆ 2 ساعتیش بەکاری هێنم ئایپاد بەکارێنی 1 بۆ 2 ساعت ئایپاد گەورەترەوانە بەڵێ باشە ئەی تۆ کاتەکە چۆن دیارەکەی ماڵەوەتان پێتەڵەن یا خۆت بیرتەکەوێتەوە کە واز بێنی باوکم کاتم بۆ دانێت اینجا منیش پێم خۆشە زۆرتر یاری لە دەرەوەکەم نامەوێنە بۆ ئایپاد یاری پێ بکەم هەر بژیت هاوڕێت هەیە بەڵێ زۆرم هەیە کاتە توانی لەگەڵ هاوڕەکان تا یاری بکەیت باش ئەی پێم بڵە ڕۆژێک هەبووە کە زۆر ئایپادەکە و بەکارهێنا بێت چاوەکانە بکزێتەوە بێشێت بەڵێ یەک دنیا هەنێک مناڵیش ئەبینم کەوایان لێیەت من زۆرتر ئەترسم وام لێبێ بۆەوە کاتەکەم کەمەکەمەوە واتە ئەو مناڵانی کەوایان لێ ئەبێم بە نمونەیەک بۆ تۆ کە بترسیت و کاتەکەت کەم بکەیتەوە باش ئێستا وتی ڕۆژی چەند ساعت بەکارێنی 1 بۆ 2 ساعت 1 بۆ 2 ساعت هەر بژیت کاتێکی باشەوانە ئێواڵن چی باش مایکەکە بێ بە گوڵێ با بزانین گوڵێ چەندێک بەکارێن بەس ئەبێ ڕازگۆ بن لەگەڵم باش گوڵێ تۆ بە ڕازگۆیی پێم بڵێ ڕۆژی چەند ساعت سۆشیال میدیا ساعتێ بۆ 2 ساعت ساعتێ بۆ 2 ساعت تۆش باماشێوە ئافەرم ئەی پێم بڵێ خوشکت هەیە تۆ بەڵێ ناوی چییە زەنێ لەگەڵ ترێ زەنێ لەگەڵ ترێ ئەی لەگەڵ ئەوانە یاریەکە ئێرە ئەمڕۆ هاوڕێکیشمان لەگەڵا بوو نای زەنێ بوو ئەمیش خوشکەکە نای زەنێ خوشکی تۆیە؟ خوشکیم نەبەڵێ بەڕاستە؟ بەڵێ. بەخێر هاتن هەردووکتان زۆر باشە پێم بڵێ لەگەڵ خوشکەکانتە یاریەکەی زیاتریان حەزەکەی سەرقاڵی بەکارهێنانی شاشەکان بیت لەگەڵ خوشکەکان مەزیاتر یاریەکەم هەر بژیت زەنێ یاریت لەگەڵەکە؟ بەڵێ یاری چەکەم بێکەوە؟ چاوشارکێ دەست بە دیوار خۆشە یاریانە هەر بژیت گوڵێ گوڵێ شتێک زیاتر کە تۆ تەماشای شاشاکەی سێری چیەکەی تەماشای چیەکەیت سێری وێنە کێشانەکەم زۆر باشە دەست خۆش مایکەکە بێ بە هاوڕێهی تەنیشت بوار بوار تۆ پێمان بڵێ ڕۆژی چەند سعات بەکارێنی و سێری چی ئەەکەیت بۆچی بەکارێنی دونی ساعت دونی وەسێ دوونی و بۆ سێ ئەی 2 سعات بۆ 3 سعات لەسەر یەکیان لە ڕۆژەکە دابەشێکی دابەشێکیت هەر بژیت ئەگەر وا بێ زۆر باشە ئەگەر ناش خراپە بێ ئێمە 2-3 سعات لە سەریەک هەردا بنیشینوانە ئەی باشە دڵیام لەوانەیە ڕەنگە ناشزانم بەس تۆ پێم بڵێ ڕۆژێک بوو بێت کە 2-3 سعاتەکە لە سەریەک بەکارە هەیە بێ وایە؟ هەڕۆڵە هەیە بووە ئەی باشە پێم بڵێ ئەو 2-3 سعاتەکە لە سەریەک بەکارت هێناوە دواتر کە لات بردۆت چه هەستێکە هەبوو ماچەم خەری بوو تەقێ چاو خەری بوو بتەقەی بابا ئەی هەستا کرد کە تووڕەیت بێتاقەتی بێزاری وانە؟ پرەمای دەم لەگەڵی ژە بەڕاستە ئەمە عیدەشت تێکەڵێ کەواتە سێر کە چەند زیانی هەیە چاوی ئێشاوە مەعیدەی باشە بۆچی ڕەنگە نانیش نەخوارد بێ مەجالە نەبوو بێ کە نانیش بخۆیوانە؟ ئەی باشە پێم بڵێ سێری چیەکەیت؟ یوتیوب یوتیوب زیاتر سێ ڤیدیۆکەی تۆپەی باش ئەی سوود لێ بینیوە؟ هەنێکیە هەنێکی سوودەکانی چێتوانین بۆمان باسکەین؟ ئەڵی سێکردنی وانەکە سێرکردنی وانەکانە هەر بژیت واتە ئەوە ڕێگەیەکی باشە لە کاتێکا کە ئەگەر قوتابخانە نەبێت یان بمانەوەی کە بە باشتر لەوانەکانمان تێبگەین ئەتوانین سێری ئەو ڤیددیویانە بکەین دەست خۆش با بڕۆینە لای ژەنێ هین ژەنێمان لەگەڵا بوو زەنێ زەنێ پێم بڵێ گوڵێوتی بێکۆ یاریەکەین و ڕۆژی 1 بۆ 2 ساعت
شاشە بەکارێنێ ئەی تۆ منیش هەر بە هەمان شێوەی خۆشەکەم بەس ئێمە زیاتر سێری تەلەڤیزیۆنەکەین چونکە مۆبایلی خۆمانمان نییە. هەر بژیت زۆر باشە سێری مای مناڵانی کورساتەکەن بەڵێ هەنە جار بوون منەکە بەرنامەکانی تۆمان لە دەستە چێ لێەوە سێریەکەینەوە. دواتر لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە پێمەش یوتیوبمان هەیە ڕاستە دەست خۆش. زەنێت تۆ ئەو هەستت هەبووە کە هەندێک مناڵە بینم بەبێ بەکارهێنانی شاشە نەتوانن نام بخۆن یاخود دابنیشن بە ئارامی ئەبێ مۆبایلەکەیان لە بەردەما بێ. بەڵێ ئێمە چەند هاوڕێکمان هەبوو بۆ جۆریان لات بوو دواتر دایکی هێنا لای ئێمە بێکۆ یاریمان کرد وازیان لە ئایپات و مۆبایل هێنا. هەر بژیت پێم خۆشە کەواتە ئێوە بوون بە هاوڕێیەکی باش و هاوکارێکی باش بۆەوەی کەواز لە شاشە بێنن. ئەی چۆن هاوکاریت کردن بۆمان باس بکە. پێم وت مۆبایلەکە لا بە وەربا بێکۆ یاریکەی یاریت لەگەڵەکە یاریم دەرهێنا و بێکۆ یاریمان کرد. ئێستا ئەو مۆبایل بەکار نایەنێ کەم کەمە بەکارێنێت کەم بەکارێنێواتە کاتیان بۆ دیاری کردووە. هەر بژیت پێم خۆشە دەست خۆش. مایکەکە بێ بە هاوڕێکەی تەنیشتە ڕەوێن ڕەوێن تۆ پێمان بڵێ هەز ناکەی کە مۆبایل یاخود شاشە کە بەکارێنین دواتر کە لایە بین وەکۆم هاوڕێمان وتی چاوم ئێشاوە دڵم تێکەڵیاوە تۆ ئەس بکەی کە بێتاقەتی تووڕێی ئەو هەستانت بۆ دروست بووە؟ بەڵێ. ئەی تۆ ڕۆژی چەند ساعت بەکارێنی؟ من ڕۆژی 2 بۆ 3. 2 بۆ 3 ساعت ئەی سێری چی فێکەیتە؟ سێری یوتیوبی پێەکەم یاریەکەم تایە. ئەی وەکو هاوڕەکانی ترمان یاریەکەی لەگەڵ هاوڕێکانە؟ ئەی چۆن بەڵێ. هەر بژی دەست خۆش. کەواتە ئەم دوو هاوڕێی کەشمان با بە خێرایی پێمان بڵێن ئێوە سێری چیەکەن و چەند ساعتیش بەکارێنن؟ وڵای من 1 بۆ 2 ساعت بەکارێنم. لەگەڵ ئەوەشە زۆر سێری یاریەکان ناکەم سێری یوتیوبەکەم. یوتیوبەکەی زیاتر باش. ئەی تۆ؟ من 1 بۆ 2 ساعت یاری مۆبایلەکەم ئەگەر قوتابخانە ببێت تەنها 1 ساعت. ئەگەر قوتابخانەت هەبێ 1 ساعت ئەگەر نەت بێ پشوبێ 1 بۆ 2 ساعت. هەر بژیت زۆر باشە دەست خۆش. زۆر چاکە کەواتە بینەران مناڵەکانی ئەم ڕۆمان زۆر شیرن لەبەرەوەی کە خۆیان هەم کات دانن بۆ خۆیان هەمیش لەگەڵەوەیە کاتێکی کەمیان دانا بۆ سێرکردنی شاشە و دوو هاوڕێشمان هەبوو کە ئەو دوو خوشکەی کە پێکەوە زیاتر یاریانە کرد و زیاتریش سێری تەلەڤیزۆنیانە کرد وەک لە بەکارهێنانی مۆبایل و شاشە و ئایپاد و بابەتەکانی تر. اینجا پێم بڵێن بەڕای ئێوە سۆشیال میدیا ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین؟ تۆ مایکەکە وەرگرت. بەڵێ لەبەرەوەی کە تۆ پێشت وتی. ئەی خاڵێکی تر هەیە بۆمان باسکەی؟ کاتە تۆ خۆت سوودت لێ بینیوە. دەست خۆش. مایکەکە بێ بە هاوڕێکانی دواترە. من سوودێکی زۆرم بینیوە لە سۆشیال میدیا کە من بۆ نمونە لە تەمەنی 4-5 ساڵا بووم سێری بەرنامەی ئینگلیزیمە کرد لەوە سوودی زۆرم لێبینی و فێری زمانی ئینگلیزی بوو. زۆر باشە کاتە ئێستا بەباشی ئەتوانیت بە ئینگلیزی قسە بکەیت. فێری زمانی کاتە فێری زمان بۆ لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەمەش سوودێکی ترە. دەست خۆش. ئەی تۆ؟ سوشل میدیا ڕۆڵێکی گرنگیشی هەیە لە ژیانی ڕۆژانەماندا. منداڵان سوودی زۆری لێ دەبینن شتینێ لێ فێر دەبین ڤیدیۆی فێرکاری دەبینین هەر اینجا شتی تریشی لێ فێرەبین و زانیاری نوێش بەدەست دەهێنین هەروەها پەیوەندی لەگەڵ خزم و هاوڕێکانمانەش دەپارێزین. هەر بژیت ڕاستە ئەوەش خاڵێکی گرنگ بوو. ئێمە توانین لە ڕێگەی مۆبایلەکانمانەوە هەواڵی خێزانەکانمان پرسین ئەگەر بێت و لەلامان نەبن یان دوور بن و زیاتر نزیک بینەوە ئەوەش خاڵێکی گرنگە. ئەی ئێواڵن چی؟ ئێوە زەنێ مایکەکە وەرگرە مایکەکەی بەرێ. بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و سێریکردنی ڤیدیۆی کاری دەستی من بۆ خۆم زۆر حەزم لە وێنە کێشانە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە ئەتوانم سێری دروستکردنی وێنە بکەم. هەر بژیت اینجا ئێمەش بەرنامەیەکمان هەیە تایبەت بەوە
کە ئەتوانی دووبارەی کەیتەوە. زۆر شتی جوانی تیا ئەتوانیشت بە قوڕی دەستکرد دروستکەی یان وێ نەبکەشی زۆر سوودم لەو بەرنامەی ئێوەش بینیە. هەر بژیت دەست خۆش کەواتە خاڵێکی تر ئەوەیە کە ئەو بەهرەی هەمانە ڕێگەمانەیە و ئەبێ بە هاوڕێکی باشمان بۆی کە بتوانین زیاتر پەری پێبین. هیچ سوودێکی تر هەیە کە ئێوە پێتان خۆش بە بۆمان باسکەن؟ باش مایکەکە وەرگرە. وەکو لە سۆشال میدیایە یان خەتمکردنی قۆڕانیان قورآن بخوێنیتەوە. زۆر ڕاستە دەست خۆش ئەوەش زۆر گرنگە. باش اینجا با پرسیارەکەم پێچەوانەکەمەوە هەر یەکەتان و هەرچەنە لە گفتوگۆکەی ئەم ڕۆمانە ئێستا تۆزێک بۆتان باس کردم بەڵام پێم خۆشە دووبارە هەر یەکەتان بە خاڵێک بێت باسی خراپەکانی سۆشیال میدیا یاخود شاشە و مۆبایل و تابلێت و ئەمانە بۆ بکەن. لەکێوە دەست پێ بکەین؟ با لە زەنێەوە دەست بکەین. زیانەکانی سۆشیال میدیا دوورمانەخاتەوە لە هاوڕێ و کەسوکارەکانمان و ناتوانین نام بخۆین و چاومان ئەکزێتەوە و چاوەکانمان کزە بن. دەست خۆش مایکەکە بێ بە هاوڕێکی تەنیشت. زیانی سۆشال میدیاوە نابێ 5 بۆ 4 ساعت و زۆر بەکاری بێنین چکە چاوەکانە زیانە بەخشێت و ڕەشە بێت. زۆر ڕاستە هەر بژیت مایکەکە بێ بە هاوڕێکەی پێشەوت. هەندێک کاری خراپک و هاک و دراوی ساختە. زۆر ڕاستە دەست خۆش ئەی تۆ ئاسانەڵی چی؟ جاری وا هەیە کە زۆر سێریەکەی سەر گەژە خواهات کە پاڵەکەیت و سێریەکەی سەر گەژە خوا دیسانە بێ پاڵکەیتەوە ناتوانیت هەستیت. ڕاستە مایکەکەت لەلایە گوڵێ مایکەکەی بەنێ. زیانەکانی ئەوەشن ئەنجا ئەگەر زۆر سێری تەلەڤیزیۆنکەی چاوە کزە بە. ڕاستە دەست خۆش ئەی تۆڵێکی بوار تۆ زیاتر بوار ئەمڕۆ سوودەکانی بۆ باس کردین. کاتە مایکەکە بێ بە هاوڕێکی دواتەوە. زیانێکی تر زیانێک لە سۆشیال میدیا ئەگەر زۆر سەیریکەین کاتەکانی خێشمان لەبیرە چێت و کە بەیانیان هەڵەستین هیچ تێرخەو هیچ دڵخۆشیەک و هیچ جەیەکمان نییە. ڕاستە هەر بژیت دەست خۆش مایکەکە بێ بە هاوڕێکی تەنیشت. ئەگەر بۆ کاتێکی زۆر لەسەر سۆشیال میدیا بین لەسەر موبایل، ئایپاد، لاپتۆپ، ئینتەرنێت دوایی لە ئاستی خوێندن و لە ئاستی خوێندن و جاستۆ ئانەمانە لاواز دەبین. ڕاستە هەر بژیت دەست خۆش زۆر سپاس کە هەریەکەتان باسی زیانێکتان بۆ کردین هەروەکو خۆتان وتان زیان بە چاومانەگەێنێت خەومان تێکەیات وەکۆم هاوڕێمان وتی هەنێک پیج هەیە یان شتێک لینکێک بە ئێمە بچینە سەری ڕەنگە نەزانین ببێتە هۆی هاکردن لەبەرەوە پارێزراویش نابین یان لەوانەیە ئەگەرێوە یاریەکدا ببەزێنن داوای زانیاری خۆتان بکات یان شوێنەکەتان دواتر ئێوە پارێزراو نابن بۆیە پێویستە کە ئەم خراپانەی بزانن بۆ ئەوەی بەرچاوڕوون بن هەم یارمەتی هاوڕەکانیشتان بن هەمیش خۆتان ئاگادار بن بۆی کە زیانتان پێنەگات اینجا لەگەڵ ئەوەشە ئەگەر زۆر بەکاری بێنین وەکو بواروتی گەدەمان تێکەچێت وەکو ئاسانوتی سەرمان گێژە خوات یان هاوڕەکانی ترمان کەوتیان چاومان ئێشێت ئەمە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کە خۆتان باستان کرد گۆشە گیرە بین دوورەکەوینەوە لە هاوڕێکانمان یاری ناکەین تااقەتمان نابێت بەهێزە بین لاوازە بین ئەجا وەکو ژەنیاریش باسی کرد کاتێک خەومان تێکچوو ئیتر ئەوەش کێشەیەکی زۆر گەورەیە بۆ ئێوە لە بەرەوەی کە پێویستان بە خواردن و خەوی باشە بۆی کە گەشە بکەن هەم گەشەی مێشک هەم گەشەی جەستەتان جا لە ڕێگەی ئەو ڕووناکی شاشەوە وا ئەکات ئەو ڕووناکیە کە هۆرمۆنی میلاتۆنین کەم دەربین ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە خەومان نێت و هەمیشە وا حەس بکەین کە چالاکین خەومان پێویست نییە بۆیە بەردەوامە بین لە سێرکردن دواتر زیانمان پێگەێنێ بۆ گەشەی مێشک و جەستەمان ئەمە زیانەکان جا با بینە سەر چارەسەر بەڕای ئێوە
چارەسەر هەیە ئەتوانن چارەسەرم پێ بڵێن یا من پێتان بڵێم ئادی با ئێوە سەرەتا چارەسەرمان پێ بڵێن وەک چۆن بینەران لە بەرنامەکانی تریشا باسمان کرد ئەگەر بێت و ئێمە دەرفەت بین بە مناڵەکان کە خۆیان چارەسەر بدۆزنەوە ئەمە ڕێگەیەکی زۆر باشە بێ لەبەرەوەی هەم متمانەیان لەلایەن خۆیان دروستە بێ هەمیش زیاتر هەوڵێن بۆ چارەسەرەکەی خۆیان جا با دەست پێ بکەین مایکەکە بیە بە هاوڕێکەی دوامان بۆ چارەسەرێک هەیە وە بۆی زۆر ینی ئاکە لە بیر دەچێتەوە زۆر سەر سۆشال میدیای ئەتوانین بخێ سەر زەنگۆڵەیەک لەسەر موبایلەکە و لێگە ئەنجابێ لایبێ هەر بژیت یەکێکە لە ڕێگا چارەسەرەکان زۆر باشە ئەی با بڕێنە لای مایکەکە لای کامتانە هەدەی وەریگرێت گوڵێ چارەسەری ئەوەیە کات بۆ خۆماندانین باشترە وەک لەوەی بەسەر بەخۆی هەموو کاتە بەکاری بێنین باش بەڕای تۆ ئەگەر کات بۆ خۆماندانین واتە بە گەورەکان بڵێن خێزانەکانمان دایک و باوکمان کەوان ئاگادار بن بەڵێ باش مایکەکە بێ بە هاوڕێکەی دواتەوە ئیرەم من پێم وایە سۆشەڵ میدیا ئەبێ بە باشی و بە ئاکڵی بەکاری بهێنین واتە کاتەکەی سنووردار بکرین تەنها بە شتی باش بەکاری بهێنین هەروەها لەژێر چاودێری دایک و باوک و مامۆستاکانمانە بەکاری بهێنین زۆر ڕاستە دەسەکانە خۆش بێ ئەم هاوڕێشمان ئێوێ شتێکمان پێ بڵێ چارەسەرێکی تر کە چاومیان کەس بوو ئەتوانین بچین بۆ لای دکتۆر عینەکی تایبەتمان بۆ دانین بۆی چاوەکانمان باشتر ببینین زۆر ڕاستە ئەوەش زۆر گرنگە کە زوو پشکنین بکەین بۆ خۆمان ئادەی بوار بزانین سەرێکی تر ئەوەیە کە کەمیکەیتەوە کەمیکەیتەوە کاتەکان زۆر ڕاستە دەسەکانە خۆش بێ باشە پێم بڵێن هیچ کاتێک بۆ کێوە سێری شاشە بکەن لە پەڕێکا ڤیددیۆیەکی نەشیا و یاخود هەنێ قسەی خراپ بیست بێتان بینی بێتان ئەوتان بەسەر هاتووە بەسەرتانە هاتووە زۆر باش کاتەم ئێستا کاتی ئەوەیە کە چارەسەر بۆ هەموو ئەم کێشانە بدۆزینەوە ئەتوانم من ئێستا بە چەند خاڵێک پێتان بڵێم یاخود بۆتان کەم بە چەند یاسایەک ئامادەن؟ با پێتان بڵم یاسای یەکەممان دانانی کات هەروەک خۆتان چارەسەرێکی باش بوو لەلاتان پێویستە ئێمە خۆمان کات بۆ خۆماندا بنین یاخود گەورەکان دایک و باوکمان ئاگادار کەینەوە بۆ نمونە ئاسان حەزەکات کە سێری مۆبایل شاشە بکات بە دایک و باوکی بڵێ ئاگاداریان کاتەوە بڵێ من سەعاتێک بەکارێنم یان نیم سەعات بەکارێنم کە کاتەکەم تەواو بوو ئاگادارم کەنەوە اینجا ئەوانیش بۆتان ئەخەنە سەر سەعاتێک باشە کە کاتەکەتان تەواو بوو ئاگادارتانەکاتەوە ئێوەش ئەبێت کە پێی وتن دایک و باوکتان بە خێرایی لای بن و لەگەڵیا هەستن پیاسێک بکەن تۆزێک بڕۆن شتێک بخۆن بۆ ئەوی کە یەکسەر دوورکەونەوە لەو دنیای سۆشیال میدیا باشە کاتەمە یاسای یەکەممان یاسای دووەممان ناوەڕۆکە واتە ئەگەر بێت و هەروەکو ئێستا بۆم باسکردن و خۆشتان ڕوبەڕووی ئەو کێشەیە بوونەتەوە ڤیددیۆکتان بینی بێ وشەیەکی نەشیاویان شتێکی تیابوو یەکسەر بە دایک و باوکتان بڵێن و ئاگاداریان کەنەوە و دایک و باوکانیش ئەتوانن کە ئێستا چەند ئەپلیکیشنێک هەیە وای لە وا بکەن بۆ ئەوەی کە مناڵەکانتان ڕوبەڕووی ئەو کێشانە نەبنەوە یاخود لە ڕێگەی ئینتەرنێتی ماڵەوەتان سنوورداری بکەن بۆی کە مناڵەکان بتوانن سێری تەنها کۆمەڵێک ڤیددیۆ بکەن و یوتیوبی خۆشتان هەیەەوە باشترین ڕێگایە بۆ نمونە ئێمە وەک ماوەی مناڵانی کورسات یوتیوبێکمان بۆ داناون بە ناوی کورسات کیتسەوە ئەمە ئەبێ بە ڕێگەیەکی باش چونکە پڕە لەو بابەتانەی کە بۆ ئێوە گرنگن و سوودی لێبین و چێژیشی لێبینن. خاڵێکی تر یاخود یاسایەکی تر یاسای ژەمی بێ مۆبایلە. زۆربەی مناڵەکان بەداخەوە لە کاتی نان خواردنە لە ماڵەوە بێ لە دەرەوە بێ مۆبایل سێرەکەن. بۆیە ئەم یاسایە بەبێ ئەوەی کە مۆبایل بەکاربێنی ئەبێ نان بخۆی لەگەڵ خێزانەکە تا دابنیشیت. باشە جا ئەم یاسایە هەم خۆتان ئەبێ بۆ خۆتان دابنێن کە ئێوە تەمەنتان گەورەترە و هەمیش دایک و باوکان بۆ ئەو مناڵانەی دابنێن کە تەمەنیان لە ئێوە بچووکترە. باش یاسایەکی تر یاسای وەرزش و یاریکردنە. ئەبێ ڕۆژانە
چەند ساعتێکیشدا بنێن وەک چۆن بۆ سوۆشیال میدیا ئێوە دایئەنێن یان بەکارهێنانی شاشەکان دایئەنێن نیو ساعتێک پێویستە ڕۆژانەش نیو ساعت سێ چارەک ساعتێک باشە دابنێن بۆ کوڕەکان ئەگەر حەزیان لە تۆپتۆپێن بێ ڕاکردن بێ بۆ کچەکان چاوشارکێ و ماڵە باجێنە و یاخود وێنە کێشان و کۆمەڵی یاری تر کە جستەتان بەکارێنن فکرتان بەکارێنن ئەمە پێویستە. کەواتە بیرتان نەچێت کە لەگەڵ ئەوانەیە یاریەکان لەگەڵ هاوڕێکانتان و خێزانەکانتان بکەن و بەردەوام هاوکاری هاوڕێکانی تریشتانکەن وەک چۆن زەنێ بۆی باس کردین کە هاوڕێی هەبووە بەداخەوە مۆبایلی زۆر بەکارهێناوە بەڵام دواتر لەگەڵ زەنەیە تێکەڵ بووە و هاوکاری کردووە و یاری لەگەڵ کردووە و دووری خستوەتەوە لەو دنیاە. یاسایەکی ترمان ئەوەیە کە پێش خەوتن مۆبایلەکانمان لابین. زۆر بەمان ئەومان بیستووە کە سەعاتێک 2 ساعت پێشەوەی کە بخەوین مۆبایلەکان لابین شاشەکان لابین یاخود سێری تەلەڤیزیۆن نەکەین باشە چونکە وەکو پێم وتن ئەو ڕووناکی کە لە شاشەوە یەت بۆ چاومان وامان لێ ئەکات کە خەومان بزڕێت باشە بۆیە پێویستە سەعاتێک 2 ساعت پێش خەوتن شاشەکان لابن بۆی کە ئامادە بن بۆ خەوتن و بەباشی بخەون. و دایک و باوکانیش پێویستە کە نمونەیەکی باڵا بن بۆ مناڵەکانیان. گرنگترین خاڵ ئەوەیە بۆ دایک و باوکان کە خۆشیان زۆر مۆبایل بەکارنێنن بە تایبەت لە کاتێکا کە مناڵەکان قسەیان لەگەڵەکەن مۆبایلەکانتان لابن سێری چاویانکەن گویان لێ بگرن چونکە گەربێت و ئێوە نمونەیەک نەبن کە مناڵەکان چاوتان لێکەن ڕەنگە پێتان بڵن ئەی خۆتان بۆچی مۆبایل بەکارێنن بۆچی ئێمە بەکارینێنین بۆیە پێویستە لەسەر گەورەکان کە نمونەیەکی جوان بن بۆ مناڵەکان بەیوام کە سوودتان بینی بێت ئەم یاسانی کە لە کۆتایی یا باسمان کرد جێبەجێکەن و هاوکاری هاوڕێکانیشتانکەن. دڵخۆش بووم کامڕۆ لەگەڵتان نابووم. سپاس بۆ سیدرز ئینتەرناشنال سکوڵ سپاس بۆ IQ بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم تا بەرنامەیەکی تری گفتوگۆ لەگەڵ ئێوە من بەخواتان ئەسپێرم زۆرم خۆشێن خواتان لەگەڵ.